إن الحمد لله نحمده ونستعين به ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا وسيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدًا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولاً سديداً يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزاً عظيماً. أما بعد، فإن أصدق الكلام كلام الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. ثم أما بعد، قال الله سبحانه وتعالى: واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين. ولو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض واتبع هواه، فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث، ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا فاقصص القصص لعلهم يتفكرون. خۆشەویستان و مسلمانانی بەڕێز، ئەو ئاەتەی کە خوێندمانەوە ئاەتی ژمارە 175 لە سوورەتی ئەلئەعراف. خوای پەروەردگار بۆمان باسی بەسەرهاتی پیاوێک ئەکات کە ئەم پیاوە مفتی بوو لەناو قەومەکەی خۆی، عالم بوو، زانا بوو، دیندار بوو، ئەهلی سەلاح بوو، بەدەیان و بە هەزارەها تەڵەبە لە بن دەستی بوو، بەڵام فەنسەلەخە منها، لە دینەکەی دەرچووە دەرەوە، دەستبەرداری دین بوو لە بەرامبەر مەتاعی ژیانی دنیا، لەبەر پۆست و مەنسەب و پارە و شەهەواتی دنیا وازی لە دینەکەی هاورد. ئەم پیاوە کێیە؟ جمهوری مفەسرینە فەرموون ناوی بەلعامی کوڕی باعوڕایە. بەلعامی کوڕی باعوڕا لە زەوی شام ژیانی بردەسەر لە بەیت المەقدس کە پێی ئەوترێ ئەڕض الکەنعان، زەوی کەنعانیەکان، قەومێک بوون لەوێ نیشتەجێ بوون. کاتێ موسا عەلەیهی السەڵات وەسەلام لە دەست فیرعەون ڕزگاری بوو، لە ڕووبارەکە تێپەڕین و بەنی ئیسرائیل ڕزگاریان بوو لە زوڵم و زۆرداری فیرعەون و دار و دەستەکەی، هاتن نزیکی ئەڕضی کەنعان لەوێ نیشتەجێ بوون. ئەم بەلعامە عالم بوو، زانا بوو، لەسەر دینی موساش بوو، سەڵات و سەلامی خوا لە موسا بێت. قەومەکەی هاتن بۆ لای بەلعامی کوڕی باعوڕا. طبعا هەر دوعایەکی بکردایە ئیلا خوای پەروەردگار قبوڵی کرد، کانە مجاب الدعوەتی، و ناوی خوای پەروەردگاری دەزانی، اسم الله الأعظم، کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ: إذا سئل به أعطى وإذا دعي به أجاب. هەر کەسێک داوا بکا لە خوای پەروەردگار بەو ناوە مەزنەی خوا کە زۆرێک ڕەیان وایە کە اسم الله الأعظم ناوی ئەڵڵایە. هەندێک لە زانایانە فەرموون الحەی القەیومە. هەر کەسێک بەو ناوە داواکە لە خوای پەروەردگار، هەر پرسیارێک ئیلا خوای پەروەردگار وەڵام تەداتەوە، هەر دوعایەک تەبێ ئیلا خوای گەورە گیرایەکە و قبوڵی ئەکات. ئەم پیاوە پیاوێکی ساڵح بوو، خواناس و دیندار بوو لەناو قەومەکەی خۆی، عالم بوو. مفەسرینە فەرموون کە وتاری بدایە
كمحاضري بدايته ونصيحة آموشگاری قومكي بكردايا 12,000 طلبة لبن دستي دانشتن علميان لي ورقرت بلام قومكي هاتن بولاي وتيان أي بلعام موسى هاتوه لقل بني إسرائيل دانوز زوي إيه مداجير كان أيوتي حل شيا شو نزانا نوتي با وايا وتيان تو هر دعاء بكي قبولا ورد دعاء بك لموسى دعاء الشر بو أوي خواي قوري لكل ماني بكاتو أم بياو زانا عالم خواناس وتي أو براستانا والين شون من دعاء لموسى بني إسرائيل كم لكاتك دا موسى عليه الصلاة والسلام خواي پروردگاري لقلا كليم الله يا موسى عليه الصلاة والسلام فريشتة لقليتي أو بمن ناكري وتيان ئەگەر بێت و ئەمەمان بۆ بکەی ئەتکەینە سەرکردەی خۆمان گەورەی خۆمان ئەها موغڕەیات هاتە پێشەوە بۆ ئەوەی لە دینەکەی وەرگەڕێتەوە وتیان ئەگەر بێت و تۆ ئەم دوعایە بکەی لە موسا خوای گەورە لە کۆڵمانی بکاتەوە ئەتکەین بە سەرکردەی خۆمان وتی نایکەم بڕۆن وازیان لێی نەهاورد دوای هاتنە وتیان هەچی زێڕ و زیو هەیە ئەینێنە بن دەستت دەوڵەمەندترین کەس دەکەین لەناو قەومی خۆمان ئەمەندە مڕاجعەیان کرد دنیایان هاوردە بن دەستی زەوی و خان و درهم و دینار هەتا قەناعەتی کرد خوا پەنامان بدە اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك فأخلد إلى الأرض قەناعەتی کرد وتی باشە چووە سەر لوتکە شاخێک قەومەکەشی لەگەڵیە دوعای کرد دوعای شەڕی لە موسا کرد لە بەنی ئیسرائیل بەڵام خوای پەروەردگار زمانی قڵپۆ کرد هەر دوعایەکی بکردایە لە بەنی ئیسرائیل و لە موسا ئیلا بۆ قەومەکەی خۆی گەڕایەوە یعنی بۆ نمونە کاتێک بیوتە خوای پەروەردگار موسا و بەنی ئیسرائیل لەناو بە یەکسەر خوای پەروەردگار زمانی وەرەگێڕایەوە خوایە قەومەکەی خۆم لەناو بیت کاتێ قەومەکەیان گوێیان لەم دوعایە بوو ئەم پیاوە مجاب الدعوە وتیان ئەوە تۆ چیت کرد ئەی بەلعام تۆ دوعا لە ئێماکەی لە جیاتی ئەوەی لە موسا بیکەی وتی بەدەست خۆم نییە ئەوە تەواو من قیامەتم فەوتا خوای گەورە منی ڕسوا کرد منی زەلیل کرد بەڵام بۆ ئەوی دنیاکەشم نەفەوتەیە وەسائلتر هەیە بۆ ئەوەی بەنی ئیسرائیل گومڕا بکەین وتیان چییە وتی بڕۆن جوانترین ئافرەتی خۆتان هەڵبژێرن جوانترین ئافرەت لەناو ئەڕضی کەنعان کامەیان زۆر جوان هەڵیان بژێرن ئەوجا بڕۆن کۆمەڵێ سیلعە و شتومکیان بنێ بڕۆنە ناو مەعەسکەری موسا و گەنجەکان ئەم ئافرەتانە خۆیان عەرزکەن بۆ گەنجەکان بۆ ئەوەی داوێنپیسی بڵاو بێتەوە بۆیە كانت أول فتنة في بني إسرائيل في النساء گەورەترین فتنە کە سەری هەڵدابێ لەسەر مرۆڤایەتی بریتێ لە فتنەی ئافرەتان براکانم ئافرەتەکان ڕۆشتن جوانترین ئافرەت کاتێک گەنجێک ئافرەتێکی بینی خۆی پێ نەگیرا دەستی گرد و بردی بۆ لای موسا وتی ئەی موسا ناشێ بڵێ ئەمە حرامە ئەمە حەزم لێی کردو ئەمەیە زینای لەگەڵا بکەم خۆ ناشێ بڵێ حرامە سەی قمەی بێئەدەبی قمەی بەدڕەوشتی بەرامبەر کەلیم الله بەنی ئیسرائیل چۆن گفتوگۆ دەکەن لەگەڵ موسا عەلەیهی سەڵات وەسەلام ئیتر کۆمەڵێک گەنج لەوێ فریویان خوارد هەر یەکە و گەنجێک و دەست ئافرەتێکیان گرت و چوونە ناو خێمەی خۆیان و خەریکی زینا و داوێنپیسی بوون زانایانە فەرموون لە مودەیەکی کەمە خوای پەروەردگار تاعونی نارد 7,000 کەسی لە بەنی ئیسرائیلی خاپۆر کرد پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی الصەلاة وەسەلام لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشى فيهم الطاعون والأوجاع التي لم تكن في أسلافهم الذين مضوا أقد داوين بيسي لنا وهر قوميك بلاو بيتوا حتى يعلنوا بها بأشكرا أمرو بأشكرا هي ملهكان باركان حتى يعلنوا بها أي للنتيجة خواي پروردگار طاعون تان بو دنيري طاعون بو قوماني بيش إمهات وبو قومي محمد شهاد صلى الله عليه وسلم
كطاعوني عمواز لفلسطين لسردمي عمر كوري خطاب رويدا أفرمي إلا خواي پروردگار كومل نخوشيك وكومل دردك تنبو دينيا أو جاع كومل نخوشي تنبو دينيا كباو باپيراني اما هرنيان بيستوا بهوي چي؟ بهوي دايم بيسي وزنا أما لنا بني إسرائيل بلاو بوهم طاعونا موسى عليه الصلاة والسلام زور خفت بار بو زور بيزار بو براستي پیاوی کات لولاوە پیاوێکی شەهم ئیمانداری بە تەقوا وتی کێ یەکەم کەس بوو کە ئەم زینایەن کرد وتی فڵانی کوڕی فڵان ئەوە لەناو خێمەکەی خۆیەتی خەریکی زینای خۆیەتی شمشێری هەڵگرد و چوو هەردووشیانی کوشت ئەو جا سەرەکەی لێ کردەوە کردی بە قەت شمشێرەکەی ئاوا بەرزی کردەوە فەرمووی اللهم هذا نفعل بمن يعصيك هەر کەسێک محاربەی تۆ بکە بە مەعسیەت و تاوان بەم شێوەیە لە ناویە بین ئەوها بەو شێوەیە هەتا خوای پەروەردگار ئەو جاعە ئەو تاعونی لەسەر بەنی ئیسرائیل هەڵگرت بەڵام بەلعامی کوڕی باعوڕا ئەو بەناوزانایە با بزانین مەسیری بۆ کۆ ڕۆشت خوای تەعالا فەرمێ واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا أي محمد صلى الله عليه وسلم بۆیان باسکە بەسەرهاتێکی گرنگ النەبە واتە بەسەرهاتێکی گرنگ بۆ قەومەکەت باسکە بۆ بەنی ئیسرائیل باسیکە بۆ جوولەکە باسیکە بۆ گاور باسیکە ئەم بەسەرهاتە زۆر گرنگە واتل عليهم نبأ الذي آتيناه آياتنا کە ئاەتەکانی خۆمانمان پێی بەخشی ئاەتەکانی خوای پەروەردگار علم و زانستی پێبەخشی بوو بەڵام فەنسەلەخە منها ئەم پیاوە بەناوزانایە لە دینەکەی خۆی دەرچوو هەر وەکو چۆن کاتێک مار لە جلدەکەی خۆی و لە پێستەکەی خۆی دەرەچێت جاری وایە زۆر بەمان بینیمانە بەڕێیەکە ڕێیەکەین سێرەکەین کاژێک یان جلدی مارێک پێستەی مارێک بە تەواوی لە زەویە فڕێدراوە جا مار فترەی جارێ جلدەکەی گۆڕی و فڕێدات خوای تەعالا فەرمێ فەنسەلەخە منها چۆن ئەو مارە لە پێستی خۆی دەرچوو لە جلدی خۆی دەرچوو ئەم پیاوە زانایە ئەم پیاوە خواناسە لە دینەکەی دەرچوو دەستبەرداری علم و زانست و دین بوو کەواتە فائیدەی یەکەم لەم ئاەتە دەبێ ئەوە تێبگەین دەبێت دین و علم و زانست وەکو پێست و جلد وابێ بۆ مرۆڤ نەک ئێمە دیندارێتەکەمان وەکو جلێک وابێت ئەمڕۆ من لەبەر یەکەم بەڵام بەیانی دایەکەنم زۆرێک لە موسڵمانان ئاوا تێگەشتوونە دیندارێتەکەیان هەواو ئارەزووە کە بە دڵی بێت تەطبیقی ئەکات ئەوە لەبەری کرد بەڵام لەگەڵ هەواو ئارەزووی نەهاتەوە حەزی لە شەهەوات و ڕابواردنی دنیا بوو جلەکەی فڕێدات تەواو دینەکەی فڕێدات ئەو حەفلەی سەر ساڵە چەندێ لە گەنجەکان خۆیان ئامادە کردو بۆی بڕۆن ئاهەنگی سەر ساڵ بجێڕن لە کاتێکدا ئەوان دەڵێن عیسا کوڕی خوایە سەلامی خوا لە عیسا بێت کاتێک عیسا لەدایک بوو قال ئینی عەبد الله وتی من عەبدی خوام نەیوت من ئینی ئبن الله نەیوت من کوڕی خوام تۆشە چی حەفلەی سەر ساڵە ژێڕیت ئەیکوا چی لە سوورەتی ئیخلاسەکەی لە دوای هەموو ڕکاتێک لە نوێژەکان تا دەڵێ قل هو الله ئەحەد الله ئەحەد خوای گەورە تاک و تەنهایە دەچی حەفلەی سەر ساڵشەکەیت پیرۆزباییشیان لێکەی خۆشی خۆت دەرەبڕی کەواتە ئەو جلەت فڕێدا ئەو جلەت فڕێدا خەڵکێکەیە دێتە ناو مزگەوت جلەکەی لەبەرەکە دیندارێتەکەی عیبی نییە ئەخلاق و ڕەوشتێ جوانی هەیە بەڵام لە مزگەوت دەرچوو ئەخلاق و ڕەوشتەکەی نامێنێت غیبەتی موسڵمانان ئەکات بوهتانەکە بۆ موسڵمانان لەگەڵ دراوسەی خراپە لەگەڵ دایک و باوکی خراپە ئەچێتە مەلهاکان زینا ئەکات عەرەق ئەخواتەوە بەڵام لەناو خەڵکا بوو لەناو مزگەوتا بوو پیاوێکی باشە و دینەکەی کردە بەر وەکو جلەکەی نابێ وابی براکەم نابێ وابی دەبێت دین وەکو چۆن ئەو پێستەیە نووساوە بەلا شەمانەوە دەبێت تێکەڵ گۆشت و خوێنمان بێت
لە هەر کوێیەکا بووین دەبێت دیندارەتی خۆمان کەین، لە قەرەباڵغی بووین، لە چۆڵی بووین، لە ناو خەڵکا بووین، لە هەر شوێنێکا بووین دیندارەتی خۆت بکە، تەنازولی لێ مەکە. دوای وەکو بەلعامی کوڕی باعوڕاد لێ دێت، خوای گەورە غەزەبی لێگرێت. قال فانسلخ منها فأتبعه الشيطان فكان من الغاوين. ئەو جا شەیطان وتی نێچیرێکی باشە، شوێنی کەوت. کەواتە کاتێک ئینسان بێپێست بوو، بێجلد بوو، ئەو کاتە هەموو نەخۆشیێکی تووشە بێت. ئێمە خوای تەعالە بۆ پێستی بۆمان دروست کردووە، بۆ ئەوەی لە گەرمای هاوین بمان پارێزێ، لە سەرمای زستان پارێزراو بین. ئەگەر بێت و ئەم پێستەیەمان پێوە نەبێ معڕزین بۆ هەموو نەخۆشیەک، زۆر بە ئاسانی لە ناوەچین. کەواتە هەر کەسێک دینەکەی پێوە نەلیکێت، هەڵگری دین نەبێ، هەڵگری زانست نەبێت، ئەو کاتە شەیطان زۆر بە ئاسانی ڕاویەکات. شەیطان بە ئاسانی ڕاویەکات. فأتبعه الشيطان فكان من الغاوين. کاتێ دەستبەرداری دینەکەی بوو بۆ ئەوی نەگەڕێتەوە تەوبە بکات، یەکسەر شەیطان کەوتە دوای. فكان من الغاوين. بووە لەو کەسانەی کەوا زەرەرمەند بوو، گومڕا بوو، سەر لە شێواو بوو، فاسق بوو، بێدین و مرتد بوو، دەستبەرداری دینەکەی بوو. خوای تەعالە فەرمێ وەلەو شئنا لرفعناه بها ولكنه أخلد إلى الأرض. خو ئەگەر ویستبامان لە قەدەرە ئەم پیاوە دەبوایە بەم علمەی بەرز بوایەتەوە، چونکە علم و زانست و دیندارەتی خاوەنەکەی بەرزەکاتەوە. يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. أوي أهل علم بيت، علمي نافعي بيه بيت، وبكردوش بيسلمينيت، خواهي قول برزي دكاتهم. ولو شئنا لرفعناه بها. ها أكا ضمير بو آيات قريته. بلام أمبياو بو برزنا بو علما لبردو هوكار. ولكنه أخلد إلى الأرض. لبر أوي باوشي دا لدنيا، باوشي دا لزوي، باوشي دا لمتاع دنيا، دستي بزوي قرد، حزي لمنصب بو، حزي لبارو بول بو. ولكنه أخلد إلى الأرض. زوريا كان برا كانم لسردمي خوشمان ولا سردمي بيشوش ما مستاو داعي وبانخواز وعالم مفتي كاتك صالة هاي صالة تأليفات وكتاب وطلبة ومامۆستایی، بەڵام کاتێک پارەیان نیشاندا، کاتێک مەتاعی دنیایان پیشاندا، قەسر و قوسور و سەیارە و وزارەتیان پیشاندا، دەستبەرداری هەموو شتێکە بێت. هەر حکوومەتێک بێ لەسەر هەر ڕاو بۆچوون و مەذهب و فکرێک بێ، ئەو لەگەڵێتی ئەشهد ما بالله بۆ کات، ئەشهد ما بالله بۆ کات. ئەوە بەلاعیمەکانن. بەلعامی کوڕی باعوڕا زۆر نەوانە بەو شێوەزانە، ئەوها تەعامولەکەن. کەواتە ئەخلەدە ئیلە الأرض. بۆ نمونە کەسێک هەر لە سەردەمی خۆمان ڕەنگە زۆربەتان بیست بێتان، ئەوەشی نەیبیستووە با بڕاتەوە لە ماڵ لە گۆگڵ لێدا من هو عەبدوڵڵە القەسیمی. عەبدوڵڵە القەسیمی پیاوێک بوو، بانخواز بوو، داعی بوو، لە وڵاتی سعودیا لە ساڵی 1970 لەدایک بوو، لە 96 وەفاتی کرد. ئەم پیاوە داعی بوو، کتابێ زۆری تەلیف کرد، کابرایکی موحد، دیفاع لە دینی خوای پەروەردگار، تەڵەبەیەکی زۆر لە بەندەستی بوو. بەڵام ساڵ هات و ساڵ ڕۆشت، لە ساڵانی چلەکان ئەم پیاوە ئەخلەدە ئیلە الأرض، یەکسەر پاشگەز بووە لە دینەکەی، بوو بە کەسێکی مولحد، خوا پەنامان بدات. کەواتە مولحد بوو. ئەوجا کتێبی تەلیف کرد دژی ئیسلام، دژی مسلمانان، دژی خوای پەروەردگار. بۆچی؟ لەبەرەوەی شەهەواتی دنیا چۆ قەلبی، دەستبەرداری ئەو هەموو کتێب و ئەو هەموو بەرنامە جوانی ئیسلام هەمووی وازی لێ هاورد. لە پێناو چی؟ لە پێناو مەتاع الدنيا قليل يبيع دينه بعرض من الدنيا قليل. هەر بە مولحدیش وەفاتی کرد و ڕۆشتش. ولكنه أخلد إلى الأرض. أما هو كارك بو، هو كاري دوم واتبع هواه. أو جا شوين هوا أرزوي كوت، هوا أرزو حرامكان، هوا أرزو حرامكان، يعني خواي قروك تشبيه كاب بياوك تو شويني بكبيت.
ئینسان چۆن بزانێ کاتێک هاو ئارەزۆکەی ئەمری پێدەکات نەفسەکەی ئەمری پێدەکات بۆ ئەی تاوانێ بکات چۆن بزانێمە لە نەفسی خۆیەتی یان لە شەیطانە چونکە ئەم دوو دافعە هەیە بۆ ئەوی بەرەو تاوان بتبە یان شەیطان بۆ تەڕازێنێتەوە یان هەندێک جار شەیطان نییە نەفسەکەی خۆتە وئین النەفسە لەئەمارەة بالسوء ئەگەر شەیطان بوو چۆن بزانین لە شەیطانە کە چوویتە سەر تاوانێک دەستبەرداری نەبووی چوویتە سەر تاوانێتر ئەوە بزان لە شەیطانە شەیطان لێت ناگەڕێت تاوانی تر دێنێت لە نەزەرێکەوە بۆ زینا ئەو جا زینات کرد بەرەو دزی ئەدبات ئەو جا دزیت کرد بەرەو قەتل ئەدبات وازە لێ نایەنێ شەیطان کاتی هاتنە لای حەسەنی بەسڕی ڕەحمەتی خوای گەوری لێبێ فەرموویان یا ئیمام شەیطانە خەوێ وتی ئەگەر بخەوتە ئیسراحەتمانە کرد شەیطان لێت ناگەڕێ ناخەوێت شەو ڕۆژ لە کەمینایە بۆ ئیغوای بەنی ئادەم ئەی چۆن بزانین لە نەفسی خۆمانە کە زانیمان نەفسەکەمان بەس بەو تاوانە مرتاحە ناچێتە سەر تاوانی تر ئەوە بزانە نەفسەکەتە ئەمرت پێ دەکات واتبع هەواه هاو ئارەزوو زۆر وریابن براکانم زۆر جار ئینسان شوێن هاو ئارەزووی خۆیەکەوێت لە نەتیجەیە هاو ئارەزۆکەی بەرەو مرتەدی بات بەرەو بێدینی بات بەرەو خراپای بات بەرەو زینا و فاحیشە و داوێن پیسی بات واتبع هەواه ئەی نمونەی ئەم پیاوە چۆنە ئەوەیان لە وتاری دووەم باسی دەکەین داواکەین لە خوای پەروەردگار بەناوە جوانەکانی و بە صیفاتە بەرزەکانی ڕەحم لێکە و ئەخیری هەموو لایەکمان خێرکە ادعوا الله وأنتم موقنون بالإجابة الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد خير خلقه وعلى آله وصحبه أجمعين فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث خوای تعالى تشبيه أو عالم خواناسا كاتيك دزبرداري دين كيبو وازي لعلم زانست أخلاق جوانكاني هنا خوای تعالى تشبيه كرب صجيك برجين بلا رؤية وأجلكم الله مثل الذين حملوا التوراة ثم لم يحملوها كمثل الحمار يحمل أسفارا أم تشبيهان خوای تعالى لقرآن بومان باسكات أواني كوا هلقري قرآنا هلقري توراة هلقري إنجيلا ادعاء أواكن كوا دستوريا قرآنا مثل الذين حملوا التوراة هل ينقرت بلام ثم لم يحملوها واتئيشان بينكرت كمثل الحمار يحمل أسفارا نموني أو كساني كوا إيش بقرآن ناكن إيش بعلم ناكن دزبرداري دينك يا نبن نموني أن خوي تعالى فرميوكو جودريج يقوايا فرجين بين الرؤيا كمثل الحمار يحمل أسفارا خو أجر همو كتابي سر زي بكي تسر بشتي جودريجك خو نازاني حرفي اللي بخونيتو كمثل الحمار يحمل أسفارا بلي زحمة النبي حرفي كم بلي لو كتاب عليه والله هيك اللي نازالم دي باش أويل لسر بشتي داني آلتون به هر نازانيت خو أجر زبلش به هر نازانيت خلشيكي أو هايا كمثل الحمار يحمل أسفارا كابرا كل شريعي تواو كردوا حج ما في شيء بدين وإسلامتينية سبحان الله حج ما في شيء بسنة كمثل الحمار أي باشا علم بوشي خلا أي بو توحيد الناسي أي بو سنة الناسي كمثل الحمار أم بياوش خوي تعالى فرمي وكو الصجق وايا لقمو بو قماما لبرزيوا بو نزمي أم بياو عالم مفتي لنا وقومي خوي بهزارها طلب لبندستي استخوي تعالى تشبيه كاد بصجق خوا بناما بدات فمثله كمثل الكلب نموني أو كسوك نموني صجق وايا إن تحمل عليه يلهث أو تتركه يلهث أجا صجق تغيل يبكي أو هر زماني خوي در كردو حبا حبيتي وأجر وازشي ليبيني هر زماني خوي در كردو حبا حبكات كواتا أو كسي كوام علمي بيبي نموني أم بياوا علمي شي بيانا بيد هر خريشي حبا حبي خويتي ولا حبا حبي خوي ناكبت كابرا زماني أو ندر كردو بو دنيا ما بستي منصبة ما بستي باريا ما بستي تماحي دنيايا دينكي
کردووە بە قەڵغانێک بۆ ئەوەی دنیای دەستکەوێت خەڵکێکەی دیندارێتیەکە بۆ ئەوەی بازار و دوکان دانات بۆ ئەوەی خۆی پێدەوڵەمەندکە بەڵام هەر کەسێ وا بکات دەرەنجامەکەی وەکو بەلعامی کوڕی باعوڕای لێ دێت فمثله كمثل الكلب إن تحمل عليه يلهث وەکو سەگێک وایە خۆ ئەگەر نەسیحەتشی بکەی ئامۆژگاریشی بکەی وازشی لێبێنی ئەو هەر استیفادە ناکە لە نەسیحەت و ئامۆژگاری تۆ بۆیە ئەم کەسە ختم الله على قلبه ذلك مثل القوم الذين كذبوا بآياتنا فاقصص القصص لعلهم يتفكرون ئەمە نمونەی ئەو کەسانەیەکەوە ئاەتەکانی ئێمە بە درۆخەنەوە خوای تەعالا فەرمێت دەی ئەی محەممەد صلی الله عليه وسلم ئەم بەسەر هاتانە بۆ سەحابە بۆ قەومەکەت بژێڕەوە بۆ لعلهم يتفكرون بۆ ئەوەی بیرکەنەوە ئێمە بۆ باسی قاڕوونەکەین ئێمە بۆ باسی قابیلەکەین ئێمە بۆ باسی فرعونەکەین لعلهم يتفكرون بۆ ئەوەی بە هەڵەی ئەوان نەچینەوە وەکو ئەوان نەکەین وەکو بەلعام نەکەین وەکو قاڕون نەکەین وەکو ئەصحاب الجەنە نەکەین ئەی بۆ لەولاوە باسی ئەصحاب الكهفەکەین بۆ ئەوەی ئەوانە بکەین بە قودوەی خۆمان وەکو ئەوان بکەین فاقصص القصص لعلهم يتفكرون بۆ ئەوەی بیرکەنەوە لعلهم يتفكرون لەخوا بترسن ئەوە تا ئەم پیاوە لە بەرزیەوە ئاەتی خوای پەروەردگاری پێبوو هەر دوعایشی بکردایە قبوڵە بوو ئاها ئێستای بێنن خوای تەعالا چۆن تەشبیهێکا بە سەگێک وریابن چاو لە بەلعام نەکەن ئاگادار بن خوای تەعالا وریامان نەکاتەوە ئەو جا دەفەرمێ ساء مثلا القوم الذين كذبوا بآياتنا وأنفسهم كانوا يظلمون براستي خرابترين نمونا كخوي تعالى باسي كربي لقرآن كعالمك خواناس دزبرداري دين كيبو تشبيه كرب صيب ساء مثل خرابترين نمونية ورتو خوي تعالى تشبيه كاب صيب يان ببرازك يان بميمونك يان بجودريجك خوا پناه مامدا بوشي چونك أنفسهم كانوا يظلمون وما ظلمناهم ولكن كانوا أنفسهم يظلمون أم بياوا هربو شيوه سريناو أوها مردو بيديني روشتو بلاي خواي پروردگار و بهتا هتاي لناو دوزخا مايوا داوكم لخواي پروردگار بناو جوانكاني بصفات برزكاني اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك اللهم يا مقلب القلوب ثبت قلوبنا على دينك يا ربي خوالي تبارين وبنا وجوانا كانتو بصفات برزكانت يا ربي خوالي آخر خير مانك آخر شر مانك يا رب العالمين يا ربي خوالي آخر شريب ما بارز يا رب العالمين پروردگار اوي ديلين اوي ديكين بعمل وبكردار يا ربي خوالي بيناو توبه بشي كسي تريتيانا به رحم بفقير وهجار لقوماوان بكي يا ربي خوايا شفاي نخوشكان من بي يا ربي خوايا شفاي نخوشكان من بي شفاي ضلمان بي يا رب العالمين آمين آمين والحمد لله رب العالمين قوموا إلى صلاتكم